هاوینە هەواری گۆڵفی 5 ئەستێرە لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت پاش سەردانێکی جێگری سەرۆک مایک پێنس لە میانی گەشتە فەرمیەکەی مانگی نۆیدا بۆ ئیرلند. دەرفەتی مانەوە لە میوانخانەی ترامپ ناشنال لە دۆنبێک بۆ بەدەستهێنانی جێپەی دەگمەن کە لە ئاکامی وردەکاری ئاسایشی تایبەت بە خۆمان و کارمەندانی ترەوە دێت شتێکی بەجێیە. ڕەخنەگران پرسیار دەخەنە سەر ئەوەی پارەی باجرانی ئەمریکا بەکارهاتووە بۆ مانەوەی ئەو لە شوێنێک کە 300 کیلۆمەتر دوورە لە دوبلینەوە. هەفتەی ڕابردوو بەڕاستی شتێک بوو کە ناوبانگ دەرکردن بوو بۆ شتەکانی سەرۆک. سەرۆکی کارمەندەکانی پێنج دەڵێت سەرۆک ترامپ پێشنیازی کردووە جێگرەکەی لە هوتێلەکەی ئەو بمێنێتەوە. ترامپیش نکۆڵی دەکات. من بە مایکم نەوت بڕوا بۆ ئەوێ. مایک بۆیە چوو بۆ ئەوێ چووکە خێزانەکەی دەوێت. ترامپ لە مانگی 8 گوتی وەکو میوانداری گروپی 7 تاوتوی ئەوە دەکات هوتێلەکەی لە مەیامی بۆ کۆبوونەوەی ساڵی 2020 بەکاربێت. ئێمە ژمارەیە باڵەخانەی گەورەمان هەن، هەر یەک لەوانە 50 بۆ 70 ژووری گرانبەهای تیادایە و دیمەنێکی بێوێنەی هەیە. ئێمە ژووری کۆنفرانسی شاز و ڕێستۆرانتی شازمان هەیە. بە شێوەیەکی نەریتی سەرۆکەکان هەوڵ دەدەن خۆیان لا بدەن لەم جۆرە هەڵانەی کە بەرەوبەندی دژە گەندەڵی لە دەستوردا دەڕوات. بەندی موچە ڕێگە دەگرێت لە سەرۆک هەر جۆرە خەزانجێکی دارایی لە میانەی سەرۆکایەتیدا بەدەست بهێنێت. هەندێک لە شارەزایان دەڵێن ترامپ جیاوازە. وا دیارە ترامپ ئەوە بە باش دەزانێت نەک تەنها شانازی بە سەرمایەکەی بکات بەڵکو دڵنیاش بێت لەوەی خەڵک دەزانن ئەو هێشتا مڵکەکانی زیاتر دەکات. بە پێچەوانی سەرۆکەکانی پێشخۆی ترامپ ئامادە نەبوو لەگەڵ دەستبەکاربوونی دەستبەرداری کارداریەکانی بێت کە ڕەخنەگران دەڵێن ئەمەش دەرگای بۆ بەریەکەوتنی بەرژەوەندەکان کردوتەوە. دەبینی وەزیری دادبێڵبار بۆنەکان لە هۆتێلی ترامپ ئەنجام دەدات. دەبینی سیاسەتمەداران و خەڵکی کۆنگرێس و فەرمانڕەواکان بۆنەکانیان دەبەنە هۆتێلەکانی ترامپ و زەحمەتە والێکی نەدەینەوە کە ئەمانە پێشخستنی کاردارەکانی ترامپ هەوڵی خۆشحاڵکردنی دەدەن. ترامپ نکوڵی لەوە دەکات هیچ مەبەستێکی سیاسی لە پشت بێت. من هوتێلم لە هەموو شوێنەکان زۆرە، خەڵکی بەکاری دێنن لەبەرەوەی باشترینن و بەڕاستیش باشترینن. ترامپ زۆربەی جاریش تیشک دەخاتە سەر ئەوەی چەندێک پارەی لەدەست چووە بەبوون بە سەرۆک لە بری ئەوەی کارداریەکانی بەڕێوە ببات. هەندێک لە شارەزایان دەڵێن ئەم پەیامەشی لە نێو بنکەی جەماوەری خۆی دەنگی داوەتەوە. ڕاستیەکەشی هەر ئەوە نەبوو کە خەڵک هەڵیان بژارد چونکە وایان زانی کارداریەکانی ئەوەندە باشن بۆ وڵاتەکەشی باش دەبن. لە مانگی 7 ترامپ دۆسەیەکی بردەوە لەسەر هۆتێلێکی نزیک کۆشکی سپی دادگا ئەو داوای ڕەت کردەوە کە سەرۆک سەرپێچی لە دەستوری ئەمریکا کردووە بە کۆکردنەوەی قازانجەکانی کاربەدەستە بیانیەکان کە لە پایتەختی وڵاتەکە لە هۆتێلەکەی ئەو مابوونەوە.